تەوەری ئەمڕۆمان لەگەڵ یەکێک لە کەسایەتیە جوان و دیارەکانە کە لە ڕابردووە خاوەنی چوار بەرهەم بوو لە ئێستاشدا بەرهەمێکی نیوە هەمووی کۆکردوێتەوە لە دووتوی کۆبەرهەمێکە لە دووتوی دیوانێکە هەمووی کۆکردوێتەوە 5 دیوانە کە هەمووی ناوتایتڵی خۆیەتی دکتۆر معرف عومەر گوڵکە هەمووان پێ ئاشناین واگەر بەشیان نامەیە بڕینەوە دیارەوە چەندەها بەرنامەیە بۆی قسە باسی لەسەر بکەین لەسەرەوە بابەتە بەڵام بەلام شتێ سپاس دەکەم بەخێربەی دکتۆر ژیان ئەرکرد کێشا هاتیتە ستودیۆ لەگەڵمان بەر لەوەی بێمە سەر دیوانەکە بەڕێستان وەک دادوەرێک و کارکردنتان لە بواری یاسای نێودەوڵەتی و ئەوە بۆچی حستان لە بابەتی ئەدەبیات بووە بۆ هاتوتە ناوەم بابەتەوە دادوەر کارم نەکردو بەڵام لە بواری یاسای نێودەوڵەتی و چەند بابەتێکی تری یاسایی کارم کردووە لە زانکۆکان و هەروەها بۆ بەکاروباری لێکۆڵینەوە بەشداریش بوومە لە گەلێک کۆڕووکۆبوونەوە کۆنفرانس و سیمینارات لەو بابەتانە بۆچی خەریکی ئەدەبوومیان شێرە نووسم بەڕاستی من پێش ئەوەی بچم بە درەوەی وڵات بخوێنی باڵا کە قوتابی خوێندکاری کۆلیژی یاسا بووم لە زانکۆی بەغدا لە ساڵی 1970 بۆ 1982 ئەو سەردەمانە بە بەردەوامی شعرم بڵاو کردەوە پێش ئەوەش دیارە هەر شعرمە خوێندەوە لە کاروباری ڕۆژنامەنووسی و ڕۆشنبیریدا کارمە کرد و هونەریدا کارمە کرد بەڵام پێم دانەبڕاوە لە شعر لە دنیای شعر لە گۆڕەپانی شعر ئیتر کە چوومە دەرەوەی وڵاتیش لەوێ لە پێشکەکانە ڕوونم کردوێتەوە دیارە بۆ من زۆر قورس بوو چۆن تەرازیۆک دروستکەم لە نێوان خوێندنی باڵا ماستەر و دکتۆرا لە بواری یاسای نێودەوڵەتان و دەستبەرداری شعریش نەبم ئایا دەستبەرداری ببم یان نەبم ئەمە حاڵەتێک بوو دڵڕاوکێکی بۆ من دروست کرد هەتاک و درنگانێکی زۆر زۆریش بەڵام دوایی گەیشتمە ئەنجامەی من ئەگەر کەمیش بنووسم هەرچی چەند ئەەکەم ناتوانم دەستبەرداری شعر بم کەمیش بخوێنەوە وەڵامی تر هەندێک بارزۆرم بووە لە ڕقسا زیاترم خوێندەوە زیاتر مەنووسی منەوە 20 ساڵ زیاتر هاتوومەتەوە بۆ کوردستان دیارە بە حکمی ئەوەی زۆر لە زانکۆکان کارم کردو زانکۆی سلێمانی و زانکۆی کۆیە و زانکۆی کەرکووک ئێستاش لە زانکۆی گۆیژە لە سلێمانی بە حکمی ئەوە من کاروباری ئەکادمی بەدەستەوە بووە کاروباری کارگەڕی بەدەستەوە بووە قورس بووە لەگەڵ ئەوانەدا خەریکی شعر زۆر بووە وەڵام نەمتوانی وەلەیدا ببڕێم ئەگەرچی کۆمەڵی گیرروگرفت لە ژیاندا ڕێگای لێگرتوم ئەوە کارێکە بەدەست ئینسان خۆی نییە ڕەنگە گیرروگرفتی ژیان ڕێگا لە هەموو ئینسانێک بگرێ هەرێکە بە جۆرێک و هەندێک کەسێ ڕەنگە تووشی و حاڵەتانە نەبن وەکو دەڵێن ئەوانە دوو شەشیان هێناوە لە ژیاندا بەڵام نەمتوانی و دەستبەرداری شێعر بم هەتاکو ئەم چەند ساڵی دوایی زیاتر بە گەرمتر و گوڕتر تێ هەڵچوومەوە لەو تێ هەڵچوونەوەدا هەم بەسەر شتەکانی ڕابردوومە هاتمەوە و هەم شتی تازەم زۆر نووسی بەڕاستی هەندێکم بڵاو کردەوە هەندێکی وڵاو نەکراونەتەوە کە لەم دیوانەدا کۆت کردوێتەوە من بە فرسەتی شمزانی بۆ ئەوەی ئەم هەلم بۆ ڕقسا کە بتوانم هەموو بەرهەمە شعیرەکانم کۆکەمەوە لێرەدا کە 650 نانین هەمووی چکە ڕەنگە لە داهاتوە هیتریش دەبێت هەتاکو کۆتایی 2020 لە 1976ەوە بۆ کۆتایی 2020 ئەکاتە 44 ساڵ ئەمە بەرهەمی 44 ساڵی شعری منە دکتۆرێکی مەشغوڵ سەرقاڵ بە هەموو بابەتەکانەوە لەگەڵەوەشا خزمەت بە بواری ئەدەبیاتی کوردیەکە پێم خۆشە پرسیارێکە لێ بکەم سەرسان بووی بەچێ لەو کاتانەیە بۆ شعر و بۆ بابەتی ئەدەبی وە حەزت کرد بە قەڵەمەکەی خۆت بەشداری بکەی من دیارە شەی کۆنیشم خوێندێتەوە و لەگەڵ یاژیاوم و ئێستاش لی دەستبەرداری نابم و شعری تازەش کە لە هەفتەکانەوە زیاتر دیارە شعری تازە لە گۆران و سەردەمی گۆران و جەمال شار باژێڕی و دوای ئەوان شێرکۆ بێکەس و ئیتر بەڵام لە هەفتاوە هەلومەرجێکی تازەی سیاسی و ڕۆشنبیری بۆ کورد دروست بوو شەپۆلێکی ڕۆشنبیری فراوان بوو چاپەمەنی کوردی زۆر بۆ ڕۆژنامە و گۆڤارە و کتێب چاپکردن ئەو سەردەمە منیش تر زیاتر سەرقاڵی خوێندنەوە ئەبووم بەڕاستی ڕەنگە گەر تۆزێ هین پێلێداگرتن نەبێ بڵێم لە سەردەمێکی زۆر زووە من هەوڵی خوێندنەوەی ڕۆژنامە و گۆڤار و کتێبم داوە
لە قۆناغی ناوەندیەوە من لە هەندێک ڕۆژنامە لە سەردەمی سەرەتا هەفتاکانە نووسیومە ڕۆژنامەی برایەتی و ڕۆژنامەی هاوکاری و گۆڤارە کوردیەکانی ئەو سەردەمانە هەتاکو ئێستا زۆر لەبەرەوە من نە لە شعری کلاسی دابڕاوم لە شعری تازە دابڕاوم لەو سەردەمەدا شەپۆلێکی گەورەی شعر هەبوو لە پێشکی ئەم 5 دیوانەدا قسم لەسەری کردووە باسم کردووە ژمارەیە شاعیر هەبوون شرکۆ بێکە زەولەتی بەڵمەد بوو ئەوڵا پەشێ و ڕفیق سابر و فرا چاکەلی بوو جەلای میزاکەریم بوو جەمال شارباژێڕی پێشتر هەبوو بەڵام لەو زەردەمەشە دەنگێکی دیار بوو ئەمانە هەموو ڕۆڵ و کاریگەریان هەبوو لەسەر خوێندەواری ئەو سەردەمە لەسەر نەوەی ئەو سەردەم من یەکێک بووم لەوانە بەڵام ڕۆڵ و کاریگەری هەر یەکێکیان جیاوازیە بوو لەگەڵێکی تریانە باشە لەگەڵ هەمان ناودا ناوێکی تر هەیە کە ئێستا دکتۆر ئەنوەر قادر محەممەد پرۆفیسۆرە و خانانشینە بەڵام لە بواری ئەدەبی و ڕۆشنبیری و شعر و لێ کۆڵینەوەدا زۆر چالاکە و ئەنووسێ یەکێک بوو لە شاعرە جوان و دیارەکانی ئەو سەردەمە هەرێکەم شاعرانە زمانی جیاواز شێوازی جیاواز نووسینی جیاواز دەربڕینی جیاواز تەکنیکی جیاواز ئەمانە هەمووی کاریگەریان هەبووە لەسەر من بەڕاستی من چی دەکەم ئەوان دەڵێمەوە یان لەوانەوە شت فێر دەبم یان شتێکی تازە دەڵێم ئیتر ئەمە با خوێنەوار خۆی حکم بدا لەسەر بەرهەمەکانم یا ئەو کەسێکە لی دەکۆڵێتەوە حکمی لەسەر بدا هیوادارم توانی بێتم بەردێ بخەمە سەر بەردێک لە دیواری شعری کوردی لە مەدانێکی فراوانی ئەدەبیاتی کوردی خۆش بێ بە دڵنیایەوە کردوتە و لە لای ئێمە ڕوونە بەڵام ئەمەی پرسیارێکم کەوتیتە بەر لێ شاوی شعری هاوچەرخ ینی بەلای شعرە کلاسیکەکانە نەڕۆشتی لە ڕووی نووسین و هەڵبژاردننی ڕێباز و ستایلەوە زۆر بەکەمی هەندێک دێڕە شعر هەیەیان هەندێک پارچەی کەم بەڵام بە زمانی تازە بە ناو ڕووکی تازە ڕەنگە شێوازی کۆنێبێ شتێکی زۆر کەمە ئەویش دەربڕی ناوە هاتووە بەو شێوە بێ بەڵام لەسەر کێشی بڕگەیە نەک لەسەر کێشی ئەدەبیاتی کلاسیکی و بڕگەیە بەڵێ ئەوە بێت لەبەرەوە من لە دنیای تازەدا ژیاوم لەگەڵ ئەدەبیاتی تازەدا ژیاوم بە حکمی ئەوە لەگەڵ ئەوانەدا هەڵم کردووە و ژیانم کردووە لە ئەدەبیاتی ئەم خۆناغانەی ژیانی نوێی شعریدا دیارە ئێمە سەرچاوی خوێندنەوەمان ئەدەبی کوردی بووە ئەدەبی عەرەبی بووە هەندێک فارسی ئەوەی کە شتێک فارسی بزانێ یان ئەگەر زمانێکی تری ئەجنەبی بزانێ شتێکی تری لێ خوێن بێتەوە یان لە ڕێگای وەرگێڕانەوە ئەو ئەدەبیاتانی کە وەرگێڕان و نەزەر زمانی کوردی و عەرەبی ئەمان هەمووی کاریگەری هەبووە لەسەر منیش و لەسەر خەڵکی تریش ئیتر ئەوە کۆمەڵی بەرهەم و شعری تازەن خۆناغی جیاجیان بۆ داناوە بە پێی ژمارەی دیوانەکان و شێوازەکانی ئەگۆڕێ زۆر باشە لە بابەتی ئەدەبیە دوو شێوازەیە بۆ قسەکردن لەسەر شێوازی نووسین بەشی چمپیان وایە زمانی ئەدەبێ بێ زمانێکی قورس و گران بێ بۆ نووسین و بۆ خوێندنەوەش بەشێکی تریشان ئەڵەن با زمانێکی سادە و ساکار بێ بۆ هەموو کەس بتوانێت بیخوێنێتەوە کام لایەنە هەڵبژاردووە چەند گرنگی بە وشە سازی لە نێو شارەکانتە من پێم وایە جاری وایە شعرێکی زۆر جوان و بەرز و باڵا و بەهینانی تۆکمە بە زمانێکی قورس نووسراوە شعری نالی شعری مولەوی شعری مەحوییان مەراجزێریان شاعرانی تر لە ئەدەبی تازەشدا هەمانە بەو شێوەیە جاری واش هەیە شاعیرێک یان چەند نمونەیەکی یان بە شێوەیەکی بەردەوام بە زمانێکی ئاسانتر دەنووسێ بەڵام جوان دەنووسێ پڕمانا دەنووسێ پڕ هەز دەنووسێ بیری تایە فەلسەفەی تایە فکری تایە ئیحساسی تایە وێنەی تایە هونەری تایە سروشتی تایە جوانی تایە ئەمانە هەموو یەکانگیری یەکترێ بێ مەرج نییە ڕەنگە هەندێک شعری من هەبێ لەیرا قورس خۆیان بدەن بەدەسەوە ڕەنگە هەندێک شعریشم هەبێ زۆر بە ئاسانی خۆیان بدەن بەدەسەوە بەڵام هەوڵم داوە لە هەر هەمویاندا لایەنە هونەرەکانی بپارێزم زمانەکەی بپارێزم جوانەکانی لەدەست نەدەم وێنە شعرەکانی بپارێزم لەبەرەوە سەردەمی دەربڕینەکە و کات و شوێنی دەربڕینەکە ڕۆڵی هەبووە لە من بە چ شێوازیکان ئەنووسم بە قورسی ئەنووسمیان بە نەرمی و نەرمونیانی و سوک و سانایی ئەمەی کۆتا بەرهەمیانت چۆن نووسیوە ڕەنگە تێکەڵ بێ وەڵام ڕەنگە زمانێکی قورستر بێ لەوانی ترم
شکۆی باڵگرتو بەڵێ شکۆی باڵگرت ئەمە نوێترینیانە ئەمە نوێترین دیوان باشە دکتۆر هەمویان شعرن هەموویان شێعرن. یان چیرۆک و داستان و گێڕانەوە تەنها دوو چیرۆکی لە کۆتاییەوە تێدایە هەندێک بەرهەمم بڵاو کردبەوە لە سەرەتا هەفتاکان و سەرەتا هەشتاکانە کە جیاوازن لەم بەرهەمانم ڕەنگە ئاسی هوەریان و لە ئاسی ئەم بەرهەمانەدا نەبێ بەڵام لەبەر ئەوەی بەرهەمی منن زادەی کاری منن ناتوانم نکوڵیان لێ بکەن نکوڵیان لێ بکەم ئەوانەش گەرگۆشەی منن ئاسیان نزم بێ بەرز بێ بەرهەمی خۆ من بە بەرهەمی خۆیان ئەزانم و پێم باش بوو وەکو پاشکۆیەک لەگەڵ ئەم بەرهەمانەدا کویان بکەمەوە و چاپیان زۆر باشت کردو دەستە خۆش بێ دکتۆر چۆنە نەڕۆشتی بەلای نووسینی ڕۆمانە مرج نییە دەتەوێت بێتاقی وەڵاهی هەستەکەم ئەوە نییە قسە و جێرانەوە زۆر خۆشە هەستەکەم بۆ ڕۆمانیش پێشکی دەست بە ئەم پێنج دیوانە پێنج پێشکی لەگەڵایە بەڵێ پێنج پێشکی ئیشەڵار هەر پێنجی خوێنیتەوە گەرتاقەت بەتڵنیایی لەگەڵ لێ کۆڵینەوەکی مامۆستا بڵات تایر بەرزنجی داویش هەر بۆ یەکێک لە دیوانەکانی نووسیوە ئەوە کەوێتە سەرەوەی زمانی نووسینم چۆنە بەڵام هەتا ئیسە من خۆم بیرم لەوە نەکرێتەوە هەندێک چیرۆکم هەبووە لە کاتی خۆیدا چیرۆکەکان هەم چیرۆکی مناڵانم هەبووە هەم شعری مناڵانم هەبووە ئەو چیرۆکانی مناڵان بەڕاستی لەوێ ئاماژەم پێکردوون دەژێت چ کاریگەریەکە بوون و ویستومە لەو ڕێەوە چی بڵێم ڕەنگە ئەو غەدروێ لە مناڵان کرابێ بەڵام من پێم وایە لە ڕووی پەروەردەیی و لە ڕووی سایکۆلۆژیەوە توانیمە ئەوە بپارێزم بۆ مناڵ کە ئەو بخوێنێتەوە یا کەسێک لە تەمەنی بڵێن خوار هەرزەکاری بێ و مێر مناڵ بێ ئێمە ئەو سەردەمە زۆر کاریگەری هەندی ئەدەبیاتمان لەسەر بوو بە تایبەتی چیرۆکنووسی عەرەبەیە زۆر مەشهورە سووریە ببرە زەکەریا تامر کتێبەکەی لەم ساڵانەدا مامۆستا عەزیگەردی کردوێتی بە کوردی لە عەرەبیەوە ئێمە لە سەرەتای هەفتاکانە زۆر کاریگەری ئەو چیرۆکنووسەمان لەسەر بوو هەندێک چیرۆکی بۆ مناڵان نووسێتی بەڵام بۆ مناڵان نییە یان چیرۆکی تری هەیە شێوازێکی دیکەی داوە پێی ئەو بار و زروفە سیاسی ئێمەشی تیاژیین ئەو ڕێگاگرتن و ڕاونانەی ئێمەی تیاژیین وای کردووە ئێمە هەندێک جار پەنابەرینە بەر سیمبۆڵ و ڕەمز و جۆرێک لە ئاماژە بۆ ئەوەی بتوانین هەم بە زمانێکی کوردی جوان هەم بە زمانێکی ساکار بەڵام دیوێکی ئەو دیو هەبێ نووسینەکە باگراوندەکە بێ لە پشتی لەوەکوتم من دیوە پەروەردەی و سایکۆلۆژیەکەشم لە لای خۆمەوە پاراستووە ئەگەرچی ئەو بەرهەمانی بۆ مناڵان نووسیومە کە من بەس دڵم نەهات پشتگویان بخەم لە ڕۆژنامە و گۆڤارە کۆنەکان دەرمهێنا و خسومەتە ئێرەش ئەم دیوانەشەوە و ئاماژەشم پێکردەوە کاتی خۆی لە کوێ بڵاوبوونەتەوە لە چ ساڵێکدا بەڵێ خۆتە کاتی میتی تر ئەو نەقاڵ بوویتەوە لە ناو بابەتەکە بێ کارەکانت هەروە جوان بن باسێکی بەرگی کتێبەکەت لەگەڵا بکەم ئەم ڕەمزە چییە؟ ئەمە یەکێکە لە تابلۆکانی برای هونەرمەند دکتۆر ڕێبوار سەعید بۆ ئەم دیوانەی کردووە دیزایانی ئەم بەرهەمە کە برای هونەرمەند و دەستڕەنگین کاکەرێ مسلمان کردوێتی زۆر ماندوو بووە لەگەڵیا ئەو ئەمەی هەڵبژاردە بوو ئەگەر نا زۆر شتی تریشی تێدایە کە ئەوڵی بژاردە بوو سەلیقە و حەزی ئەو بوو منیش پێم جوان بوو لەوێدا یەکگرتنی تێدایە ڕاوەستانی تێدایە جۆرێک لە خۆڕاگرتنی تێدایە جۆرێک لە تەحەدای تێدایە جۆرێک لە ئارامیشی تێدایە جۆرێک لە ئازادیشی تێدا ئەمانە هەموو یەک دەگرێتەوە لەم تابلۆیانە پێم خۆشەوە بڵێم ئەم کارە ڕاستە بەرهەمی منە زادەی منە جگەرگۆشەی منە بەڵام ئەمە بەرهەمێکی جەماعیە من شعرەکانم نووسیوە 4 هونەرمەندی دەستڕەنگین یا 5 هونەرمەندی دەستڕەنگین تابلۆ و مۆتیڤەکانیان کردووە نووسەر و وەرگێر و زمازان و شاعیر و هونەرمەند مامۆستا ئەحمەد تاقانە کە لە کەرکووکە ئەو دیوانی یەکەمی بۆ مۆتیڤەکانی کردووە دیوانی هێلانەی نەغڕۆ دیوانی دووەم دکتۆر عەلی حوسێن دیوانی دووەمم خۆری زیندانە ئەو مۆتیڤەکانی کردووە تابلۆکانی کردووە دیوانی سێم و چوارەم و پێنجەم کە ئەکاتە شایەکی نهێنی نیشتمانم دارستانی دەمڕووبار بوو لەگەڵ شکۆی باڵگرت و ئەم سیانە برای بەڕێز دکتۆر ڕێبوار سەعید تابلۆ و مۆتیڤەکانی کردووە
یەکێک لە تابلۆکان لە سەرەتا هەشتاکانە پێم وایە کۆتایی هەفتاکانە لێر ئاماژەم پێ کردووە شعرێک بووە مناڵانم نووسی بوو لە گۆڤاری ڕۆژی کوردستانە هونەرمەند عەلی مەندەلاوی تابلۆی شوانێکی بۆ کردووە ئەو تابلۆیم زۆر بەدڵ بوو کاتی خۆی هێنامەوە بۆ ئێرە و خستمەوە ئێرەش و ئاماژەم بە شوێنی وڵاوکردنەوە ناوەکەی کردو ئەگەرنا 4 مامۆسای بەڕێز 3 مامۆسای بەڕێز مۆتیڤی ئەم کاریان کردووە بەو تاقە تابلۆی عەلی مەندەلاویەوە دەبێ بە 4 سپۆنسەرت هەبوو؟ من ئەم بەرهەمە دیارە کارێک بوو ئاسان نەبوو چاپکردنی بەڕاستی زۆر بە سوپاسەوە کۆمپانیای پەڵکانە سپۆنسەری ئەم بەرهەمەیان کرد هەر هەموو ئەرکەکان خستە ئەستۆی خۆیان زۆر سوپاسیان دەکەم و پێویستە لێرەدا سوپاسی چاوخانەی کارۆشکەم بەڕاستی هەوڵێکی زۆریان داکە ئەم بەرهەمە بە جوانی بێتە دەر بە جوانی لەدایک بێ بە ڕێکوپێکی و لە ماوەیەکی کەمیشدا بۆیە هەم دیزاینەکەی هی کاکەرە مسمانە دەرهێنانەکەی هەروەها چاپکردن و کارتێکردنی و بەرگ تێگرتنی کە بەرگێکی جوان بێ نووسینەکەی لە بیرمان نەچێ ئینسانێکی قەڵەم ڕەنگین هەیە محەممەد زادە کە لە سەرەتا هەفتاکان و هەشتاکاندا کتێبی و ڕۆژنامە و گۆڤاری کوردی بەبێ خەتی ئەو ناشرین بوو ئێستاش من دڵم بەوە هەموو کتێب و گۆڤارە خەتی ئەوی بەسەرەوە بێ بۆ ئەم بەرهەمە پێم خۆش و پەیوەندی پێ بکەم شتەکانم بۆ بنووسێت ئەو ناونیشانەکانم بۆ بنووسێ ئەگەر چی ناونیشانی هێلانەی نگۆ هەر ناونیشانە کۆنەکەی ساڵی 1985 هێناومەتەوە بۆ ئێرە لەگەڵ ناوەکەی خۆمدا وەرمانگرتەوە لێرە چاپمان کردوێتەوە ئەو ناوەشە هەر کۆنە هەر و شێوازی و بۆ شێوازی هەر بەو شێوازەی لەبەرەوە زۆر جوانی کردبوو هەروەها بەڕاستی چەند کەسێکی تر کاریان لێرەدا کردووە چەند برایەکی بەڕێز بەم کارەدا چوونەوە برای شاعیرم کاک محەممەد کوردۆ ماندوو بوو لەگەڵ ئەمەدا ناویم لێرە نووسی و سوپاسی دەکەم بەڵام هەندێ برای بەڕێزی تر هەڵەچنیان بۆ کردوم خۆیان نیانویستووە ناویان بنووسم بەڕاستی کاتی خۆی کەریم پەرەنگی نووسەر و وەرگێڕ و شاعیر بە بەشێک لە شعرەکانمدا چۆتەوە هەڵەچنی بۆ کردم پاشتر کاک سەباح ڕەنجدەری شاعیر هەولێر ئەویش هەر هەڵەچنی بۆ کردووم و ئیتر هەوڵێکی زۆرمان لێداوە خەڵکێکی زۆر بەشدار بوو لە چاپکردنی ئەم بەرهەمەدا خۆم شتم لێ چاپ کردووە و کۆمەڵی خەڵکی تر هەرێکی بەشێکیان لێ چاپ کردووە نەمەتوانی ناوی هەمویان بنووسم ئەگەر یەکدوانێکم لە بیچوا دوای هەمویانم لێ عاجزە بوو وتمیان دەبێ هیچیان لێ عاجز نەبێ با هەمویانم لێ عاجز سوپاسی هەمویانەکەم بەرحەڵ